بە شاری مامجەلال ناوبرد هەر لە کۆیەوە سڵاوێکی گەرمی بۆ ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر نرد بە بیری هێنایەوە کە کۆیش بەشێکە لە پارێزگای هەولێر. سڵاو شاری مامجەلال، سڵاو مەحافزی هەولێر. لە بەشێکی دیکەی قسەکانیدا بافڵ تاڵەبانی ئاماژەی بە دۆخی سەختی ئابووری و بێموچەیی کرد. ڕایگەیان کە بەغدا پێشنیازی بۆ کردوون کە موچەی سلێمانی بە تایبەت ڕەوانە بکە، بەڵام یەکێتی ئەمەی ڕەت کردوتەوە چونکە ئەوان دەڵێن کە هەریەکە لە هەولێر و زاخۆ و دوهۆکیش بەشێکن لە کوردستان و دەبێ خەڵکەکەی بەیەکەوە موچە وەربگرن. لە بەغدادەوە هاتن وتیان وەرە با ڕاستە و خۆ ئێمە مەعاشی سلەیمانی و ئەملابەی. جوابی یەکێتی نیشتیمانی کوردستان چی بوو؟ زۆر سپاس، بەڵام نامانەوێ. دوهۆکیش سەوزە، بادینان سەوزە، هەولێر سەوزە. هەر لە نێو قسەکانیدا بافڵ تاڵەبانی ئاماژەی بە پێگە و سەنگ و قورسای یەکێتی نیشتیمانی کوردستان کرد لە وڵاتانی دەوروبەر لەوانە سووریا، تورکیا، ئێران. ئێمە لە سووریا خۆشەویستین، ئێمە لە تورکیا خۆشەویستین، ئێمە لە ئێران خۆشەویستین. بافڵ تاڵەبانی ڕەخنەی لە خزمەت نەکردنی کۆیەگرت. هەر لە کۆیەوە ڕایگەیان کە چیتر حکومەتێک پێک نایەت کە جیاوازی لە نێوان شارەکاندا بکات، دەبێ هەموو شارەکان بەیەک چاوسێر بکرێت و خزمەت بکرێت. بە ناوی خوای گەورە و مەهرەبان، بە لا ئیلاهە ئیلاهی ناچینە ناو حکومەتێک تا نەزانین هەموو شارێکی کوردستان بە یەک چاوسێر ناکرێت و وەکو یەک خزمەت ناکرێت.